کۆمەڵگەی پزیشکی هاوڵاتی کۆمەڵگەیەکی پزیشکی مۆدێرنە کە بە ستاندردێکی جوانی ڕێکوپێکی جیهانی ئێمە ئەم پرۆژەیەمان بە ئەنجام گەیاندووە. ئەویش لە پێناو بەرەو پێشچوونی تەندروستی و وەکو بەرپرسیارەتیەک لەم بوارەدارەی هاوڵاتیانە کە بتوانین ئەو بەرپرسیارەتی هەڵبگرین. مای شانازیمانە کە لەم پرۆژەیە کۆمەڵێک ئیشمان کردووە کە بۆ ڕەزامەندی هەموو لایەک و بۆ بەرەو پێشچوونی ئەم پرۆژەیە بێت. یەکێک لەوانە لەم پرۆژەیە ئەوەیە کە ئێمە سیستەمی HIS-مان بەکارهێناوە هۆسپیتال ئینفۆرمێشن سیستەم کە هەموو نەخۆشی خاوەنێکی کاتی تایبەتی خۆیەتی کاتێک ڕۆکاتە ئێرە هەموو داتا و زانیاریەکان لەم کاتا خەزم کراوە. ئێمە لە پلانمانە هەیە ئینشاڵڵا لە داهاتووە کە سیستەمی پەنجەموریش بخەینە کار بۆی نەخۆشەکان کاتێک سەفەری دەوی وڵاتیژەکان لێەوە بتوانن هەموو ئەم داتانە بۆ بنێرین بۆ ئەوێ. ومێ دەکەم کردنەوەی ئەم سنتەرانە بۆ پاراستنی ئاسایشی تەندروستی و تەندروستی گشتی و خەمخۆری بێ بۆ تەندروستێکی باشی هاوڵاتیان کەرتی تەندروستی و تێکەڵکردنی بزنس لەگەڵیا هوشیارێکی زۆری پێویستە. ومێ دەکەم وەکو چۆن لەم کۆمەلگای ڕائەبینین لایەنی کوالیتی، لایەنی زانستی، لایەنی تەکنیکی، لایەنی دەرونی و بەدەمەوەچوونی نەخۆشەکان لە ئاستێکی وایە بێ کە نەخۆش هاتە ئەم شوێنانەوە بە چارەسەر بچێتە دەرەوە و ڕێنمایی خۆپارێزی بخرێتە پێش چارەسەرسازی. وڵای ئەوانەی کە Sure.